بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، خۆشترین ژیانی ئینسان ژیانە لە خزمەت گەورەکانە، ژیانە لە خزمەت هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم. ئێمە عمرێکە لە خزمەت ئەم گەورە پیاوانە و لە خزمەت ژیان و وشە و تەیانە ژیان بەسەر ئەبێن و گوزەر ئەکەین، چێژی تایبەتی خۆمان لە حیاتەکانیان وەرئەگرین، فکرمان واڵاتر ئەبێ لە خزمەت ژیانی ئەمانە و تێگەیشتن لە ژیانی ئەمانە. ئەمڕۆ لە خزمەتانە ئەچینە سەر باسی یەکێک لەو هاوڵانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە زۆر زەعیف بوو، ڕیشێکی زۆر کەمی هەبوو، باڵایەکی ڕێک و جوانی هەبوو، شیرین ڕەنگ بوو، زۆر زوو ئەچووە دڵەوە. ئەویش بریتی بوو لە ئەبوو عوبەیدەی جەڕاح کە ئەبوو عوبەیدە یەکێکە لەو هاوڵە بەڕێزانەی کە مێژوویەکی زۆر گەورەی لە ئیسلامە بۆ خۆی تۆمار کردووە. ئەبوو عوبەیدە ناوی عامری کوڕی عەبدوڵڵای کوڕی جەڕاحە، واتە بە ئەسڵ ناوی عامرە، باوکی ناوی عەبدوڵڵایە. 40 ساڵ پێش هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەدایک بووە و لە 27 ساڵیە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئیمانی هێناوە. یەکێکە لە ئەوائیلی ئەو کەسانەی کە ئیمانیان هێناوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە دعوە و بانگەواز دەست پێ ئەکات، ئیمامی ئەوبەکر چەند کەسێ بە سەریعی لەسەر دەستی موسڵمانە بن، یەکێکیان ئەبوو عوبەیدەی جەڕاح. دایکیشی دیارە ئومەیمەی کچی غەنەمە. ابن حەجەر ئەفەرمێ موسڵمان بووە، دایکی ئەدرەکەتی الئیسلام و ئەسلەمت، موسڵمان بووە. ئەم پیاوە سبحان الله بە کتێبەکانی مێژووە ئەگەڕێی بزانی پێش ئیسلام مێژووی ئەم کەسە چیە، مێژوەکەی دیار نییە. یەکێکە لە قوڕەیشیەکان، عائیلەیەکی گەورەن لە قوڕەیشە، بەڵام هیچ مێژوویەکی پێش ئیسلامی تۆمار نەکراوە کە ئەنەما لە ڕۆژی موسڵمان بوونەوە لەدایک بووە. هاوڵانی تر مەسەلەن باسمان کرد کە لە زەمەنی جاهیلیە چۆن بۆ دواتر لە ئیسلامە چۆن، بەس ئەم هیچ مێژوویەکی نییە، یەک کەلیمە لە پێش با بڵێن موسڵمان بوونیەوە. 8ەم کەسە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیمانی هێناوە موسڵمان بووە. یەکێکە لەو کەسانەی کە لە پێش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چێتە داری ئەرقەمی کوڕی ئەبی الئەرقەم ئەم ئیمانی پێهێناوە. لەناو مەککەیە حیاتی ئەبوو عوبەیدە زۆر کەم دیارە، تەنها ئەوەندە نەبێ هەندێک ڕیوایەت باسی ئەوەکەن کە هیجرەتی کردوێ بۆ حەبەشە و گەڕابێتەوە ناو مەککە، بەڵام زۆر کەم حیاتەکەی دیارە و کەمێکی زۆر کەمی لێ باس کراوە، تەنها و چەند مەسائلەی باسی هیجرەتی نەبێ. ژیانی ئەم لە کەیەوە زیاتر دەست پێ ئەکا، لە کاتی هیجرەتەوە کە هیجرەت ئەکا یەتە ناو مەدینە، پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەو سعدی کوڕی معاذ هەردووکیان ئەکاتە برای یەکتر. لە غەزەواتەکانە هەمووی لە خزمەت پێغەمبەری خوایە بووە صلی الله عليه وسلم. لە غەزوەی بەدرە تەمان ئێمە گەنج بووین، زۆر باسی ئەبوو عوبەیدەمان بۆ ئەکرا کە ئەبوو عوبەیدە باوکی خۆی کوشتووە. ئێمە سێ ڕیوایەت هەیە، سێ ڕیوایەت لەسەر مەسەلەی جەنگی بەدری ئەبوو عوبەیدەی جەڕاح. ڕیوایەتی یەکەمیان تەنها ئەوەندەیە ئەڵێ لە جەنگی بەدرە ئەبوو عوبەیدە باوکی خۆی کوشت. لەو ڕیوایەتانە ئەڵێ جەڕاحی کوشت. جەڕاح لە حەقیقەتە باوکی نییە، کاتە باپیری. چکە ئێمە وتمان ئەم عامری کوڕی عەبدوڵڵای کوڕی جەڕاحە، واتە جەڕاح باپیرێتی کە بە ئەبوو عوبەیدەی جەڕاح ناسراوە، بە ناوی باپیریەوە زیاتر ناسراوە. ئەوە ڕیوایەتی یەکەمیانە. ڕیوایەتی دووهەمیان کە واقیدی و ئەوانە ئەڵێن بە هیچ شێوازێک نەبووە کە ئەبوو عوبەیدە باوکی خۆی کوشت بێ، واتە نەفی ئەوە ئەکا کە بە هیچ شێوازێک لە غەزوەی بەدرە باوکی خۆی کوشت بێ. بەڵکو واقیدی ئەفەرمێت لە هەندێک لە عەرەبەکان کە ڕیوایەتیان لێوە کراوە، پرسیاریان لێ کراوە، وتیانە لە زمانی جاهیلیەتە لە ناو مەککەیە باوکی وەفاتی کردو.
واتە لە ناو غەزوەی بەدرا نەبووە. ڕەئی سێهەم ئەم ڕیوایەتەیە یا ڕیوایەتی سێهەم کە ئەفەرمێ ئەبوو عوبەیدەی جەڕاح زۆر بەشدارێکی چالاکانەی لە ناو جەنگی بەدرا کرد. لە ناو جەنگی بەدرا ئەفەرمێ لەکوێوە بیزانێ زۆر بۆ موسڵمانان لێوە پەلاماری ئەدا. ئەڵێ پیاوێکی پیر بە شمشێرێکەوە هەموو جارێ پەلاماری ئەبوو عوبەیدەی ئەدا و ئەبوو عوبەیدەش ڕای ئەکرد لە دەستی. حتى أفرمي الرواية جعل يتصدى له وأبو عبيدة يحيد عنه أو زوزو هات بردم أبو عبيدة وأويس لا أبو عبيدة بدأ أبو عبيدة الرأي أكرد شو شوية كتير للرواية كأفرمي نزيكي بيزجار أبو عبيدة وستي جنگ لقال أمبيا وبيرانك كباوكيو دواتر زوري بو هنا هندك شر شمشير لنواني أنا رودا سوتي شمشيركي أبو عبيدة بركوت كجرا. طبعا أبو عبيدة زور غنبار بو بما وهاولان غنبار بون بما ككسك شون دسي أشياء باوكي خوي بي كجرا. والله أبو عبيدة شهري نبو چنجار ليدور كوتا وهر هاتوري أفرميك هاتنا خزمة بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم آياتي قرآن لحق أبو عبيدة هات خوار وكا أهل دين لا يوادون من حاد الله ورسوله ودو خوشويسيان نيبو كسيك دجي خواه وبيغمري خواه صلى الله عليه وسلم. للروايتك وتيان چون باوكي خواه تتكشت فرموي والله باوكي خواه منكشت شركيكم كشت وتسوزي باوكياتيكم هر هيا بلام تشيبكم لويك مشركة وزور ري بيقرتم كچارم نو. أم روايتي أخيرا لو أشياء روايتي بسند به أجد شيء زورك بأنواع لروي سند وأيش هالمقال وقصيلة سر بهر حال بيت هنديك زور جورة لما هي بير كروا أو جيش مسلمان برامبر بيكتر وستاون كافران لم بروا باوكي توي كلام كافران لو بروا خوش ديكي إلى إيمان دارا كين برابر يكتري أبن أيام اللي جنجيا مثلا واو أنا أكره كزور رقوتون برامر باوكي نا والله أو أبا عبيدة چنجر رأك باوكي أي أم بكوجي أم هرأك حتى الأخيرة بنا علاجي أجر أو باوكي نكشت باوكي حتما أبي أكشت إن جاءوا حالتها تبيشوا بويا مسألي وإن جاهداك على أن تشرك بما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا أو آية بيروزا بابتك زور قوري وإن جاهداك يعني أقد دايكو باوك داعي بو شرك داعي بو كفر حول يعني أداة جاهد بابي مفاعلية واتبو مشاركية يعني بردوام حول يعني أداة جهد يعني أكر بويتوب كان مشرك أو كاتب جوان ناكي فلا تطعهما بلا وصاحبهما في الدنيا معروفة لدنيا زور لقلانا برزو شاكل بويا أو نظرة جنجانية نظريكي هلايا كتو الرغبة رامبر بباوك ودايك وأنا والله أو شركي هي أو دي قد بدأ أبا عبيدة بفي أمر روايات شنجار رأك لويك توشي برهالسكاري النبي هو باوكي لجيش كفرة بلام أي برهالسكاري لقال أو رحمة نكاك لدلو درونيا هي كم واقعك وصاحبهما في الدنيا معروفة تورقد لباوكي مشركي خود نابته لدايكي مشركي خود نابته بقرا رقل لكردوكي ابته فقط همو كافران السرزيج اوان مسلمان رقي ليك مروف نابته رقي لا او فكره ابته كهلي قرتوه اجنا مروف رب العالمين خلقي كردو همو سرزيكو ابته نق مروف مشو ليك في خلقناك لغزوي بدر اما شهدي عبد الرحمن ابو عبيدة جراح باسكري لا غزوي أحد طبعا عائشة دايما روايتك مو أجرته زور جاي تعجبه طبعا لغزوي أحد هاولاني في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم شكستيك يعني جورك لشكست هذا الريان وكان كسيك كم بدوري في غمر إخوة صلى الله عليه وسلم ما نو كدفاعك زور سر سختي عند سرك بريندار بون راحت بون جوان بون راحت يعني أدا يكيك لو هاولاناه كذلك من عائشة جرته بريتيا لأبو عبيدة جراح أبو عبيدة جراح أفرمي سيدنا أبو بكر أفرمي كاتبينيم في غمر إخوة صلى الله عليه وسلم شمشيري كان دال قبي مباركي أو مغفريك لسريا أبو أكلا وأسنا وتلاني كانت من أخواره دو تلتون
چون بەناو گۆشتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم چون بەناو گوپی مبارەکە ئەفەرمێ وستم بچم دەریان هێنم سەیرەکەم شتێک وەکو تەیر ئەفڕێ لەولاوە هات خۆی گەیانێ فەرمووی بالله عليك سوێنت ئەدەم بەخوایەوە بەکرد دەستی لێ نەدەی ئەڵێ وەستام سەیرم کرد ئەبا عوبەیدەی جەڕاح ئەفەرمێ هات نەهات ڕای کێشێتە دەرەوە دەری بێنێ لەبەرەوەی ئازاری پێغەمبەری خوا نەیە صلی الله عليه وسلم بەدانی خۆی ئەو ئاسنەی قرتان ئەفەرمێ ئەم دانیانی شکا ئەڵێ دوو دانە دوو میخفەرچوو بوو لە ناوە بەمەیان کە هێنی کرد ئەمەی سەرەوە ئەم لایەن شکا ئەفەرمێ بەوی تریشیان ئەوی تریشیان دانەکەی تریشی شکا دەرهات ئەفەرمێ هەردوو دانەکە دەرا بەس هەردوو ئاسنەکەی بڕی و شکان سووکێک دەری هێنا لەناو گوپی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ئیمام ئەبوبەکر ئەفەرمێ ویستم دووهەمیانەوە بکەم وەڵا سوێنی یام کە نابێت دووهەمیش ئەخەوتم دانت دەرا سوێنی یام نابێت دووهەمیش دەستکاری بکەم ئەبێ ئەو فەزڵە بۆ من بێت ئەفەرمێ سبحان الله لە دوای دەرچوونی ئەم دوو دانە ثەنایای ئەبا عوبەیدە زۆر جوان بوو شکڵی دەموچاوی زۆر گەشتر بوو لە جاران دیمەنەکەی زۆر شیرینتر بوو چکە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو دانەکەی خۆی لەدەستدا بوو بۆ چەند سریەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبو عوبەیدەی ناردووە لە سریەیەکی تایبەتە کە پێوتێ ذات السلاسل کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر جوندی بوون لە بەردەستیە لە سریەی خەبتا ڕۆشتووە لە سریەکە بەناوی سریەی ئەبو عوبەیدە ڕۆشتووە و زۆرێک لە شوێنەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو قائیدێکی گەورە بەکاری ئەهێنا ئەبا عوبەیدە یەکێک لەو هاوڵانەی موژدەی بەهەشتی پێدراوە کە لەسەر زەویە بگەڕێیت و بیرکەنەوە موژدەی بەهەشتی پێ بدرێ بە چەند گەورە بێ بزانی لە ئەهلی بەهەشتی بریتی لە ئەبا عوبەیدەی جەڕاح لە دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوبەکر ڕووی کردە هاوڵان فەرمووی بەیعەت بدەن بە یەکێک لەم دوانە یا ئەبا عوبەیدە یا عومەری کوڕی خەتاب بەیعەت بدەن یا بە ئەبا عوبەیدە یا بە عەبدوڕەحمان یا بە عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ دواتر ئەبا عوبەیدە و عومەری کوڕی خەتابیش هەردووکیان بەیعەتیان دا بە ئیمامی ئەبوبەکر لە سەقیفەی بەنی ساعیدە کاتێک کە کۆبوونەوە هاوڵان سێ کەس چوون بۆی هاوڵان لەو کۆبوونەوەی پەشیمان کەنەوە چکە هاوڵان قەراریان دابوو ئەنسارەکان بەتەمام ئەمیر بۆ خۆیان هەڵبژێن مهاجری ئەمیر بۆ خۆیان لە بەنی سەقیفەی بەنی ساعیدەیە ئەم سێ هاوڵەی کە ڕۆشتن ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئەبا عوبەیدە بوون ئەم سیانە هەر سێکیان ڕۆشتن و قسەیان لەگەڵ هاوڵانە کرد و هاوڵان هەموو قەناعەتیان بە قسەکانیان کرد چکە ئەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لەم سێ کەسە ڕازی بووە لە ساڵی 12 هیجریە ئیمامی ئەبوبەکر ئەبا عوبەیدەی نرد بەرەو شام جێشێکی گەورە لە خزمەتیەوە فەرمووی بڕچۆ بەرەو شام بەرەو جیهادی ئەوێ جەنگەکان جەنگی زۆری کرد لە معرەکەی داثین و زۆری تر سەرکەوتنی زۆر گەورەی بەدەزێنە دواتر خالیدی کوڕی وەلیدی نار تەبەن جێشێکی زۆر گەورە لە بەردەم عەبدوڕەحمان لە بەردەم ئەبا عوبەیدەی جەڕاحەیە ئەفەرمێ ئەبا عوبەیدە ئەم جێشە گەورە لە بەردەمیا بوو خالیدی کوڕی وەلید بە نامەیەکەوە هات ئەم نامەیە نێراوە بۆی و کە ببێتە گەورەی شام سێری جۆری مامەڵەی هاوڵان کەن لەسەر قیادە و سیادە زۆر گەورەی ئەمە تەسەوور کە کەسێک نێرابێ و کرابێتە مەسئولی منتیقەیەکی زۆر گەورە و هەموو کەس گۆڕاڵی ئەو بکە هەمووی لەژێر دەسەڵاتیەوە بێت کەسێکی تر دوای ئەوە بە نامەیەکەوە بێت ئەو بکرێتە ئەمیر ئەم لا بدرێ خالیدی کوڕی وەلید پێش ئەوەی بڕوات نامەیەکی نووسی خەمی بوو ئەبا عوبەیدە خوا نەخواستە دڵی شتێ بکە بۆیە نامەیەکی بۆ نووسی ووالله ما طلبت ذلك قسم بخوا داوای ئەوم نەکردو بێم بۆ شام من لە عێراقا بووم ئەو ئەبوبەکر سیدیق ئەم نێرێ بۆ ئەوێ ولا أردته بخوا نشویسو ولا كتبت إليه فيه بخوا نامش من نادو بو إمامي أبوبكر لسر أوا وأنت رحمك الله على حالك لا يعصى أمرك توج لسر حالي خود أمانيته هر تو قوري أمي كز ناتوانا بأمريتوكا كز لمخالفة رأيتو ناكا هج بريال نادري ببيتو كورتو يكي لساداتي إيمان داران إنجا بزانا فضلي تو قد طواو نابي قتش كز ناتواني لرأيتو استغناكاتو بيستي برأيتو نبي أي أبا عبيد أبا عبيدة كاتك نامكي جيش فرموي خالد أيو دلم بداتو خالد أميري أيويا كخالد هات
ڕووی کردە هەموو ئەو جێشەکەی فەرمووی وەڵڵاهی ئەم خالیدەی کە ئێستا ئێوە ئەیبێن و ئەو بەکر ناردوێتی بە دوای منە وەڵڵاهی ئەم خالیدە گوێم لێ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی فەرموو شمشێرێکە لە شمشێرەکانی خوا جەل جەلالوه هەڵکێشراوە سەیف الله المەسلول ئەم خالیدە گەورەی ئێمەیە لەم جەنگە ئێمە شوێن ئەو ئەکەوین دواتر ئیمامی ئەوبەکر خالیدی کرد بە قائیدی هەموو جێشەکان لە ناو شامە عەمری کوڕی عاص ئەبا عوبەیدەی جەڕاح یەزیدی کوڕی سوفیان هەموویان لەژێر دەسەڵاتی خالیدە سەیری ئەم جۆرە مامەڵەی هاوڵان کە لەگەڵ یەکترە سوبحان الله ئەمڕۆ سەڵتەنەتێکی بەسیتت ئەدرێت خۆت لێ ئەوێ بەشت بزانە بەس هاوڵان چۆن مامەڵ لەگەڵ یەکترە ئەکەن چ بە ڕۆحێکەوە ئەوە قیادەی و سیادەی هەموو شام بەو گەورەیە کە ئەڵێم شام بیرکەنەوە یعنی ئەردەنی ئەمڕۆ سووریا میسر فەلەستین هەموو ئەمان لەژێر دەسەڵاتیە بەشێک لە عێراق هەموو لەو کاتا پێوترا شام هەر هەموو ئەمە لەژێر دەسەڵاتی کەسێکە لێ ئەسەندرێتەوە دێتە کەسێکی تر زۆر بەلاشیەوە ئاساییە شتێک هەیە بە ناوی السیاسە الشەرعیە کتێبێک هەیە کتێبێکی ئیبن تەیمیە بە ناوی السیاسە الشەرعیە کتێبێکی زۆر نایابە سیاسەتی شەرعی زۆر مهمە طبعا ئیمامی ئەوبەکر خۆی پیاوێکی زۆر حەلیم و نەرم ئەبا عوبەیدە زۆر نەرمە لەم کاروبار نابێت دوو نەرم کۆبنەوە نابێت دوو ڕقیش کۆبنەوە سەیری ئەم سیاسەتە جوانەی ئەسحابکەن چۆن تێگەیشتون ئیمامی ئەوبەکر کە خۆی زۆر نەرمە ئەوێ کەسێکی تند و ڕق دابنێ لەژێر دەسەڵاتی خۆیان خالیدی کوڕی وەلید ئەنێرە چونکە خالیدی کوڕی زۆر ڕق بوو زۆر تند بوو ئەبا عوبەیدەی لابر ئەوی دانا کە ئیمامی عومەر بوو بە خەلیفە ئەبا عوبەیدەی خالیدی لابر ئەبا عوبەیدەی دانایەوە بۆ چونکە عومەر خۆی زۆر تند بوو ئەبا عوبەیدە زۆر هێواش بوو ئەم جۆرە لە سیاست پێوتێ سیاسی شەرعی ئەمە زۆر کات لە ماڵەکانە ئەم سیاسە شەرعیە پیادە ناکرێ تەسەوورکەن جاری وا هەیە ژن و مێردێک مەسەڵەن ئەیانە هەردووکیان سەخی بن ئەیانە هەردووکیان تووڕە بن ئەیانە هەردووکیان لەسەر خۆ بن غەڵەتە سیاسی شەرعی دامەزانی وڵات دامەزانی ماڵ دامەزانی هەموو شوێنێک لەسەر ئەوەیە ئەم دوو کەسەی کە پێکەوە کارەکەن یەکێکیان نەرم و حەلیم و یەکیان بەهێز و تند اینجا کار ئەچێ بەڕێوە بۆیە ئیمامی ئەوبەکر خۆی ئەڵێ ئەو دوو کەسە عومەری کوڕی خەتاب و ئەبا عوبەیدە دەنگ بدەن بە یەکیان بکەنە خەلیفە پێش خۆی کە خۆی ئەبێتە خەلیفە ئەبا عوبەیدە لا ئەبات چونکە هەردووکیان زۆر نەرمن ئەم دوو نەرمە پێکەوە نەیان کرێ ئەمیان لا ئەبات کێ دائنێ خالیدی کوڕی وەلید دائنێ کە توندە ئیمامی عومەر خۆی زۆر توندە کاتێک کە دەوری خۆی یەتە پێشەوە بڕیارەکە ئەگۆڕێ یەت خالید کە ڕقە و خۆشی ڕقە ئەم لا ئەبات و ئەو دانێ بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ حنکەی سیاسی و زیرەکی سیاسی لەوایە کە دوو کەس پێکەوە کاریان کرد یەکێکیان زۆر تند و یەکیان زۆر هێواش لە ماڵێکە لە عائیلەیەکە دایک و باوکەکە ئەبێ شتەکانیان تەوزیع کردبێ یەکیان هێواش و یەکیان تند بۆی کارەکەیان چێ بەڕێوە دەوڵەتیش هەر ئاوا ئەچێ بەڕێوە سیاسەتی شەرعی گشتیش هەر ئاوا ئەچێ بەڕێوە بۆیە دائیمە ئینسان هەوڵ بدا ئەو کەسێک کە ئیکاتە جێگەری خۆی سەیری صفاتی خۆی کە ئەو تەواوکاری صفاتەکانی ئەم بێ نەیە کەسێکی وەکو خۆی دابنێ یعنی زۆرینەی هەڵە سیاسیەکانی خەڵکی ئیسلامی لەم خاڵایە منیم کۆمەڵە صفتم هەیە ئەو کەسی صفەتی خۆمی هەبێ لەژێر دەسەڵاتی خۆمەدە ئەمە غەڵەتە ئەبێ کەسێک بێنی صفاتەکانی خۆتی نەبێ تۆ کەسێکی زۆر حرەکەت سەریعە ئەبێ ئەو زۆر هێواش بێ چونکە تێ ئەپەڕێن ئەگەر هەردووکان سەرە بن تێ ئەچن هەردووکان هێواش بن هەر تێ ئەچن بۆیە ئیمامی ئەوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ حەلیم و نەرم حەلیم و نەرمەکەی شامی لابرد ئەبا عوبەیدە چونکە یەکێک بوو لە کەسە زۆر ئەلیەنی ناو ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم دواتر هات خالیدی کوڕی وەلیدی دانا ئەبا عوبەیدەش بەم شێوازە تەسەوور کە بەم شێوازە قبوڵی ئەکا گەورەی هەموو مانتیقەکەیە بەڵام لەبەرەوەی کەسێکی تر هاتووە خالیدە فەرمێ ئەمە گوێم لێ بووە خۆشەویستمان فەرموویەتی ئەمە شمشێری خوایە شمشێری خوا ئەوە هەرچی سوڵتەیە دام بەو دواتریش بە هەمان شێواز کاتی خالیدی کوڕی وەلید لا ئەبرێ ئەبا عوبەیدە دا ئەنرێتەوە لە سەردەمی ئیمامی عومەرە خالیدی کوڕی وەلیدە فەرمێ وەڵڵاهی گوێم لێ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ڕۆژێ خەڵکی هاتوون بۆ لای لە یەمەنەوە ئەیانویست کەسێک لەگەڵیانە بڕوە ئەیان و کەسێکی زۆر چاکمەوە فێری دینمان کە فەرمووی ئەمینی ئەم ئومەتە لەگەڵتانە ئەنێرم ئەبا عوبەیدە بەخوامە ئەبا عوبەیدە ئەمینی ئەم ئومەتەیە لێ مەترس سەری ئەم کەیفیەتی تەسلیمکردنی دەسەڵاتە لەگەڵ یەکترە لەناو هاوڵانە لە ئاستێکی چ بەرز و لە چ پلەیەکی بەرزایە مەسەلەی ئەمینیەت ابن حەجەر ئەفەرمێ ئەمین
بكسك أو تري أمين لنفسي خويا أمين ببو دوربر أمين بإنجام دوشت خوشي أمين بلناخ لدريش بير كرو بيغمري خاص الله عليه وسلم بيد بلا تو أميني أم أمتي خوشويست شن قوريه تو أميني أم أمتي بي شن قوريه تو لآستيكي أون دبرزابي بيغمري خاص الله عليه وسلم بيد بلا أميني أم أمته أصحاب لقب ينهب لقبي أميني أم دراب أبا عبيدة بو جاري كان إمام عمر دانشتبو فرموي والله أجر أبا عبيدة بما الرجل دويخو ممكن بخليفة أجر خواي جورا برسياري لي بكل ما بوشي أو الدانا أمو أمينكي خواو أمينكي في غمري خوام صلى الله عليه وسلم دانا أميني هردو كان دانا مسألة أمانة زور جورية باش أبي بتشب ليك أبا عبيدة جيش بيت أم أستي بيوتي أميني هم أمت أبي تشي كرد أبي تشن باق بو بي أبي مسألة خيانة بدل نجو زرابي بو أميني أم أمتي عمر كوري خطاب جاري كان دانش بقولنا مجلسك ما الله كي جورا أو سياسة كسي يجرا فرمشوا أنا كجورا على فرمي تمنوا هر كسبة تمناك حاول يزور بدوري أبوه تمناك أن أجر أم على جورا هي إيه وبيبربي لشي لي أكل كانوا تيوتي والله وميدا كم أم على بربي لا ألطون لبناء يخوي حموي ببخشوا يكتري أوتي بخوا حزكم بربي أم على لشتيجران بها هموي بكم ميداني جهاد ولا بناء جهاد أبي بخشوا يكتري فرموي حزكم بربي لا أسبي زور تشاكو بيدم بها ولان ولا خدمتي جهاد أسرفي كان تندع عمر خوش بالله تي والله حزكم أمجور بربي لا أبا عبيدة كاروباري مسلمان يعني في بخش شو أميني أم أمتي بس أنا أصحاب شون ثقة ومتمانة لبيني أنا هي لقال يكترى لزماني إمامي أبو بكر هل الشام ما ولا جدسي خالدة لزماني إمام عمر بو قوري شام وإمام عمر أبي دانا بقورو ولايتي شامي في عطاكر فتح دمشق جنگ يرموك فتح بيت المقدس همو أمانة خوي قورا فضل وقوري بأبا عبيدة بخشيو لسردسي أواب جاري كان عمر كوري خطاب زور واليكاني خوي بسر أكردو أفرمي كاتك تشونا وشاموا وتي أبا عبيدة بابتين بو مالي خوتن تي أي إمام تش حاجة بمالي إيما هي تينا هر حاجة كم بيما مالي إيوه فرمي اللي كربرتي وماله إمام عمر سيري مالكيك سيري كر هيك شيء تاني شمشيرك تيا وكوانك تاك أسبيكي هي لقل زين وشتكانيا فرمي قابيكي بتشوف بيني كإمام عمر دان راو بو إخوار نشتي بتيا بخوا شتيكيش هل واسرابو إمام عمر كردي ودسي فيها سي توز إن أنا رقيتيا يكتوز خرماي رقي كون يشتيا سيرنا مالك كر هيك تيانا بو بارش اللي بعدك بتشوف دان راو شتيكي بتشوفيش دان راو كم أبي تبقى جاربر دزنجة كيف يقول فرمي رحمتي خوالي بو دوانا كي شتت بدمه خوز قشتك تكو أكرده من بارد بو نرم تشيلي أكي بشكي خو تشيلي أكي أو هيك خلا أصحابي بدر صالاني باشي هي عرزم كردن عطية لزماني خلافي سام مانجانا بو صالانة معاش أدرانك مانجانا فرمي تشيلي أكي فرموي أي إمام إن هذا سيبلغنا المقيل بخوا أمشتك ما أمان دي أنت شويني خوما مقيل بمعنى أو شويني سرخويتي أشكيني وقيلوليتي أك يا أما أمان دي أنت يتبيزناك أما زور هول بدينو بلا ماري زورو هر أم توزا أمان دي أنت شوين كأنما سبحان الله أمها ولا برزا أولا بيشاوتي أو لحظي كأمري شيء أبا لقى بخويا لم سرزبيا سلاجك أبا مجمدك أبا مال جوانك أبا ألطوني أبا حيش نابا فرمي أم توزي كبيا متى يوم أجينا بس أميني أمات زهدي زور جورة أخلاقي زور جورة لصالي هجدي كوتشيا أمها ولا برزا ورده النخوشي بناو الشامة بلاويو إمام عمر أيوز تشريفي برواته دواتر عرزيان كرتك عبد الرحمن كرة أو فرموي بستومة لفي غمري خاص الله عليه وآله وسلم أقد طاعون للزاوية كابلاو نبتشنا أو زاوية أقد ياشي أبو اللي درنسن بيوتا طاعوني عمواس
ئیمامی عومەر کە زانی ئەمە بووە زۆر ترسە ئەبا عوبەیدە لە دەست دەرچێت ئەمینی ئومەت بڕوە نامەیەکی نووسی ئەی ئەبا عوبەیدە هیچ مناقەشەی نییە ئەم نامە گەیشتە دەستی تۆ یەکسەر دێتە دەرەوە یێتە لای من ئەفەرمێ کاتێک کە نامەکە گەیشت ئەبا عوبەیدە سەیری کردوتی ڕەحمەتی خوا لە عومەری کوڕی خەتابێ زۆر خەمی منێتی نامەیەکی بۆ ناردەوە ئەی ئەمیری ئیماندار ئەزانم هەموو ئیسرارەکەت بۆیە من ڕزگار کرد قەدەری ئێمە لە بینی دەستی ڕەب العالەمینایە والله حەز ناکەم جوندیەکانم بەجێ بێڵم حەزەکەم لەگەڵ جوندەکانمانە بم ئەگەر ئیزنم بدەی لێم قبول کەی حەزەکەم لەم شوێنە بم داوات لێ ئەەکەم جوابم بدەرەوە ئیمامی عومەر کاتێک کە نامەکەی خوێندەوە دەستی کرد بە گریان هاوەڵان کۆبوونەوە بە دەوریەوە نەیەتوانی قسە بکە وتیان چی بوو ئەبا عوبەیدە مردووە وتی نا والله وەکەئەنەه قەد ها ئەڵێی تۆزێکی ماوە بمرێ بۆی ئەم نامەی بۆ من ناردوێتەوە نامەیەکی بۆ نووسیەوە نووسی بە پەلە ئیمانداران و جێشەکە کۆکەرە بچۆرە شوێنێکی بەرز شوێنێکە هەوا بیگرێ بەشکم پارێزراو ئەبن ئەفەرمێ کە نامەکەیان بۆ هێنا ئەبا موسای ئەشعری نامەکەی هێنا فەرمووی ئەبا موسا بچۆ ماڵ و مناڵت کۆکەرەوە من ئەخیر کەسم لەم شوێنە دەرچم بەخوا ناکەم و پێشیان و دەرچم تۆ پێش هاوڵانکەوە ئەو جێشە بکەوە هەمویان بخەرە شوێنێک منیش بە دواتان نایەم ئەبا هورە هەر ڕۆشتەوە سێری کرد خێزانی تووشی تاعون بووە گەڕایەوە فەرمووی وەڵاهی کێشەیەکم لە ماڵەوە هەیە ناتوانم فەرمووی ئەترسم خێزانت توش بوو بێ تی خێزانم توش بووە فەرمووی خوا گەورەیە خۆم وەها ئەەکەم کە هاوڵان بجوڵێنم ئەفەرمی قاچی خستە سەر ئەسپەکەی و هەستی کرد ناتوانێت سەرکەوێ دابەزیەوە خوارەوە وتی وەڵاهی وا هەستەکەم ناڕەحەتم لەو ئەچێ منیش توش بوو ئەفەرمە کە سێریان کرد پارچەیەکی بچووک لەو نەخۆشیە لە خوار ناوکیەوە دروست بوو علامەتێک لە علامەتەکانی ئەو نەخۆشی هاوڵان بە دەوریەوە کۆبوونەوە ئەهلی خەیر ئەبا عوبەیدە ئەمری پێکردن هەر چۆنە بێ بەگوێ عەمری کوڕی عاصکەن لە دەرسەکانی پێشوە عەرزم کردن کە عەمری کوڕی عاص سیاسەتێکی زۆر تایبەتی داڕێژە دوورخستنەوەی هاوڵان لە یەکتر لە ماوەی 3 ڕۆژە نەخۆشی کۆنتڕۆڵ هەمویانی خستە شوێنێکی بەرز وەکو ئیمامی عومەر وتبووی هەر مەجموعەیەکیشیان ئەمری پێکردن کە بە تاک بژین کەس دوو بە نەژیێتە وەکو کۆنتڕۆڵە بێ فەزلی خوا کۆنتڕۆڵ ئەبا عوبەیدە وەفاتی کرد بەم نەخۆشیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمێ هەر کەسێ بە تاعون بڕوە بە شەهیدی ئەڕوە هەوڵان ئەگەڕنەوە ئەڵەن جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی نعم الرجل ئەبوو بەکر باشترین پیاوێکە هەبێ بریتێ لە ئەبوو بەکر ئای کە پیاوێکی چاکە دواتر فەرمووی نعم الرجل عمر دواتر فەرمووی نعم الرجل ئەبوو عوبەیدە وەصف و سەنای ئەبوو عوبەیدە ئەکا ئەی پیاوێکی چەند چاکە ئەبوو عوبەیدە دایکمان عایشە فەرمێ پرسیاریان لێ کرد وتیان کێ لە پیاوانە زۆر لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویست بوو فەرمووی ئەبوو بەکر وتیان ئەی دوای ئەو فەرمووی عومەر وتیان دوای ئەو تی ئەبا عوبەیدەی جەڕاح والله ئەگەر ئەبا عوبەیدە بمایە خەلیفەی موسڵمانان ئەبوو لە دوای عومەر چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند جار ئیشارەتی پێکردو ئەم پیاوە گەورە کە ئێمە خزمەت لە خزمەت ژیانەکەیە بووین عەرزم کردن زۆرتر ئەو هاوڵانە عەرسانەکەم کە هەدەفن لە لای شیعە هەدەفن لە لای نەسارا هەدەفن یەکێک لەو هاوڵانەی کە زۆر تەعنی لێ ئەدرێ بریتێ لە ئەمینی ئەم ئومەتە کە ئەڵێن یەکێکە لە خائینەکانی ئەم ئومەتە لعنەتی خوا لە شیعە بێ ئەمینی ئەم ئومەتە پێوترێ خائینی ئەم ئومەتە سیر کرد ئەڵێن خیانەتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێوتوتی ئەوە ئەمینی قەومە خائینەکەیە ئەم تەعنە کە لەم هاوڵە بەڕێزە ئەدرێ بێهۆکار نییە عەرزم کردن ئەهلی سوننە ئەهلی حوب و خۆشەویستیە یەک سەحابە نییە خۆشمان نەوێ یەک وەلی لە ئەولیا خوانیە خۆشمان نەوێ یەک پێغەمبەر نییە لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام خۆشمان نەوێ هەموومان خۆشەوە هەموومان ئەون ئەم هاوڵە بەڕێزە یەکێکە لەو هاوڵانەی کە بۆتە فەریسە و تەعنی لێ ئەدرێ لەلایەن شیعەوە لە حەیاتی ئەم پیاوە گەورە ئێمە چه سوود وەرەگرین بیرکەنەوە کەسێک لە زەمەنی جاهیلیەتە حەج مێژوویەکی نییە لە ناو مەکەشا زۆر باسی نییە لە ناو مەدینەوە باسی ئەم پیاوە گەورە دەست پێک بیرکەنەوە لە خۆشەویستی ئەم پیاوە گەورە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ بێنە پێش چاوی خۆت ئایا تۆ ئەگەر ببینی ئاسنێک چووە بە
کوڵمی شیرینی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم چۆن دەریئێنی ئایا وەکو ئەبا عوبەیدە ئامادەی دانی خۆت بشکێ بەس ئازارێ نەگاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا ئەگەر خزمێکی نزیکت بەرهەڵستکاری کردی لە دینتە لە دینداریتە لە خواناسیتە ئامادەی تەسحیە بدەی بە خزمەکەت و بە کەسەکەت لە پێناوی دینەکەتە ئایا تۆ ئەگەر لە منسەب و پلە و پۆستێکە هەبوویت و بەیانی پیانوتی لەم پلە و پۆستە بڕۆ مەمێنە یان دووریان خستیتەوە لەم پلە و پۆستت ئایا ئامادەی قبوڵی بکەی وەکو ئەبا عوبەیدە کە چۆن لە بەرامبەر خالیدا قبوڵی کرد ئایا ئەرکێکە پێ سپێررا ئایا چۆن ماماڵ لەگەڵ ئەو ئەرکەک ئەی باشە چۆن لەگەڵ پێشهاتەکانی ژیان و مەرگا چۆن مامەڵەک چیت بۆ ئامادە کردووە هەیە لە ڕووی معنەویێتەوە ئەوەندە دەوڵەمەندی سوور بزانی ئەگەر دەرچی لەناو ئەم جەیشە تۆ احتیمالە نەجاتە ببێ بەڵام ئەوەندە چاوت سەرەوە ببینێ ئامادەبی لەناو جەیشی خۆتا بمریت و نەڕۆی ئەو تەسحیە گەورە بدەی بە ژیانی خۆت یان لە ژیانە ئێمە چۆن ئەژین عەرزم کردوون لە هاوڵانە لە عەشەرەی مبەشەرە هەیان بوو کەسێکی زۆر دەوڵەمەند عوثمانی کوڕی عەفان ئەو عەزەمەت و دەوڵەمەندی عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەو دەوڵەمەندی و گەورەیە بەڵام ئەم فەقیر و هەژارەشیان هەبوو لەوە ئەچێتەوە پرسی بڵێ باشە هاوڵان بۆچی هاوکاری ئەم هەژارەیان نەئەکرد جارێکیان عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کیسەیە پارە 400 دیناری ئاڵتوونی تێکرد یای بە یەکێک لە هاوڵان فەرمووی ئەمەم بۆ بەرە تەسلیم بە ئەبا عوبەیدەی کە بەڵام متابعی کە بزانە چیەکە ئەفەرمێ ئەم پارە زۆرە هێنرا خرایە بەردەم ئەبا عوبەیدە دەستی کرد بە تەوزیعاتی ئەوە 3 دانە بۆ فڵان کەس ئەوە 2 دانە بۆ فڵان کەس ئەوە 5 دانە بۆ فڵان کەس 1 دانەشی نەهێشتەوە 1 دانە تەسەوور کە ئەم شێوازە هەیە ئەگەر فەقیر بووی ئەمە نمونە ئەگەر دەوڵەمەند بووی ئەوە نمونە بۆیە لە عەشەرەی مبەشەرەیە ئەبینی ملیاردێرەکانی تیان لە عەشەرەی مبەشەرە ئەم هەژار و نەدارانەش ئەبینی بەنانە ڕەقەیەک و قائیدی جێشێکی گەورەشە و هەموو شامیشی لەبەردەسایە قودس و میسر و سووریا و ئەردەن و هەمووی لەژێر چنگی ئەم پیاوایە کەسی بۆ شێوازەش بە سادەیی ژیان ئەباتە سەر و بۆ زۆهدەوە ئەژی بۆیە ئەم دینە پیرۆزە نمونەی زۆر گەورەی تێیە جارێک تەڵەبەیەک پرسیاری لێ کردم وتی باشە مامۆستا مصعبی کوڕی عومەیر ئەوەندە فەقیر و هەژار بوو پارچە قوماشێکی دەست نەئەکەوت کە خۆی پێدا پۆشە پێستەیەکی لەبەر ئەکرد باشە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەوەندە دەوڵەمەند یا عوثمانی کوڕی نێن ئەتوانێت جلی بۆ بکەن آخر تۆ دڵی سەحابەت نەناسیوە چەند بەرز بوو چەند لە ئاستی دنیایە دنیا بە بچووک سەیرەکرا بۆ ئەگەر هەموو سەرزەوی پێ بدرای هەمووی نەئەبەخشی بۆ هەر هەمووی نەئەکردەوە سفر بۆ ئامادە بۆ شتێ وەرگرێ بۆ نەفسی خۆی ئەم حاڵەتانە لەو ئەسحابە ژیانێکە جۆرێک لە میثالیەت بەڵام واقعێکە کە هاوڵان پێ تێپەڕیون و ئێمەش ئەبێ بچینەوە سەر ئەو ئەساسە چونکە ئەوە سالەفی ساڵحی ئێمە ئەبزانە چه مامەڵەیەکی تەندروست لەگەڵ یەکترا ئەکەن چه خۆشەویستیەک لە بینیانە هەیە ئەبێ ئیمامی ئەوبەکر چەند ئەمی خۆشویست بێ و ئەم چەندێک ئیمامی ئەوبەکری خۆشویستە بێ ئیمامی ئەوبەکر عەزلی ئەکە ئیمامی ئەوبەکر ئەو دانەیە ئەڵێ یا ئیمامی عومەر یا ئەبو عوبەیدە هەڵبژێرن بە خەلیفە کەسی دوای عەزلی ئەکە لایەبە چونکە سیاسەتی شەرعی ڕەبطی بەوە نییە ڕەبطی بە خۆشەویستی و خزمایەتیەوە نییە ڕەبطی بە کارەوە هەیە کێن کارەکەی باشتر پێ ئەچێ بڕێ حتا ئیمامی عومەر کە نامە ئەنێرێ خالدی کوڕی وەلید لا ئەبات و ئەبا عوبەیدە دائەنێ لە نامەکە ئەنووسێ ئەڵێ ئەترسم موسڵمانان تووشی هەڵداوێنێکی زۆر گەورە بکەوە بیانخا ئەوەندە پەلە ئەکا ئەوەندە ڕق و تونە ئەی ئەبا عوبەیدەوە تۆم دانا وی حەلیم و حکمت مسلمانان پارێزراون لە ناو شام ئەمە سیاسەتی شەرعی حیاتی ئەبا عوبەیدە شتێکی تری کۆتا خەڵ لە خزمەتانە بە من وت بیرم ئەکردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە ئیکێک لە هاوڵانی وتووە ئەعلەمکم بالحەلال والحەرام ئەمانەی کە بینیوێتی باشترین زاناتان لە حەڵال و حەرام فڵان کەسە بە یەکێکی تری فەرموویەتی ئەمە شەهیدی ئەم ئومەتەیە بە یەکێ فەرمووە ئەمە شمشێری ئەم ئومەتەیە بەمیشی فەرمووە ئەمینی ئەم ئومەتەیە هەموو ئەوانەی کە بە دەورەوە نزیک بوون و خۆشەویستی بوون شتێکی بۆ دانابوون جیای کردبوونەوە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ ئێمەی خەجاڵەتباری گوناهبار چ ناوێ دابنێ
ئەبێ خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم لە ڕۆژی قیامەتە چی بە ئێمە بڵێ و چیمان ئامادە کردو بۆ ئەو ئایا ئەوەندە ساغین لەگەڵیە هەتاوەکو وشەی ئەمینێ بۆ ئێمە بەکاربێن ئایا ئەوەندە بەهێزین بۆ دینەکەی وشەی شمشێرێ بەکاربێن ئایا ئەوەندە خەجاڵەتبارین مەولەوی ئاسا کە ئەفەرمێ ڕوومان نییە لە ساحەی مەحشەرە چاومان بەرزکەنەوە لە ئاستی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم کۆتایی ئەم دەرسەم بە دەسەڵاوات بە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەهێنم و ئەڵێم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا والنور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي جان لم كاتقرما أم برزانة تنها لبر خوشويستي هاولاني بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم هاولان أم أولياء قولانا لم شوينا قرما كوبوينا إلهي داوان لي أكين شون شكل الظاهري أمد وكو هاولان ليكلو ظلما وكو أوان ليبك يا أكرم الأكرمين خوا داوان لي أكين لسجم بناها كان من مبورا تو قوري خود من جرى لو عبدانيك خود لين راضي أبي من جرى لو عبدانيك بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم لين راضي أبي خوا من جرى لو عبدانيك آرامي بسد دل دروني أنا أباريني يا إلهي دل من آرامك خوا مال من آرامك خوا ولات الاجتماع من آرامك خوا أمتي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم آرامك يا إلهي داوان لي أكين بناوي جواند وصفتي برزة باسمي عظمت رحمتو كرمي خود بسلمان أببارين عفو عافيتي خود بسلمان أببارين تو قوري خود گناه بأشكرا كردو من عفو منك خواهي گناه بپنهان كردو من عفو منك گناه الزاني منو بأدب بوين كرد من عفو منك گناه نمان زاني جاهل وغافل بوين عفو منك گناه لمو پیش كردو من عفو منك گناه لمو دعاي كين وفرياي توبة ناكين عفو منك يا إلهي صلاوي إما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم تو قوري خود يك نوما لخزمتي بينا يا رب العالمين خوايا خوشوي سيدلي إما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم يك نوما لخزمتي بينا وخوشوي سكاني بيبقينا يا رب العالمين خوايا داوات لي أكين صلاوي إما بقينا بمها ولا برزي أمر لخزمتي أبوي خوايا جان أو أميني أمتك يا بكر شفاعة كارما للرجي قيامتها يا أكرم الأكرمين خواهي جان إما دلمان پر لخوشويسي بو هاولان خوشويسي دلمان يك بقين هاولاني خوشويسمان صلى الله عليه وسلم خواهي جان رضواني خود بسريان أببارينا تو قوري خود بلين برسكر ولا خود يا أكرم الأكرمين خواهي جان داوان لي أكين بناوي جواند وصفتي برزة باسم عظمت دلمان پر لدعاء زمان من قنا قريت وعكان من برز كينو همو أوي كلا دلمانا إلى داوا كاري كان بو توي برز كينو بيمان عطاك همو أوي لدلمانا وأماني بناي بي بقرين خوايا بنامان بدا يا أكرم الأكرمين خوايا جان تو خود أزاني إما قوزاوي قناهاني كينو خومان بيچار سر ناكرين لبردم شيطانا خريكا زليل أبين نوز دا أذين لبردم نفسي خومانا نوسمان دادا يا إلهي دس أجرين بوثاقي تو دس أجرين بحبلي متيني تو قبر خود خويا رزقار من كتو خسر برشتي من كنيوشوان من بقربو خير جناه لبيشتو من ناشرين كهداية من زياد كخواء هداية من زياد كخواء هداية من زياد ك پروردگارا پیغمبر خوشویسته کمان صلی الله علیه و آله و سلم لهمو حیاتی هر دعوایی که لیکردوی بو زمان پاکو بیگردی امی خجالت باری خطابار بم زمان چلکنا و یا الهی دعوای همو او انا دلی اکینو پیمان عطاک یا رب العالمین او خوشویسته دلمان لهمو عمریا بزمان شیرین و پاکی
پەنای پێگرتووی لە هەر خراپەیە ئێمەی خەجاڵەت باری خەتا باریش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین خوایە ئەم عیباتە کرچ و کاڵانەی کە ئیکەین لێمان قبول کە بەخوا ئیلاهی ئێمە لە زەمنێکین فەساد زۆری بۆ هێناوین یا ئیلاهی نەفسی بەدکارمان زۆری بۆ هێناوین شەیطان زاڵ بۆ بەسەرمانە بەخوا چارە و هەناسەیەکمان نییە تەنها تۆ نەبی یا ئەکرەم الئەکرەمین خوایە بەس سەیری ڕەحمی تۆ ئەکەین بەس بە ڕەحمی تۆیە ئەنازین تو گەورەی خۆت بەم کرچ و کاڵیەوە قبوڵمان کە وەرمان گرە و لێمان ڕازی بە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەوەی باشە بۆ دین و بۆ دنیامان پێمان عەتاکە ئەوەی خراپە بۆ دین و بۆ دنیامان پەنامان بدە تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەەکەین بەناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیمات و ئەم دوعانەمان لێ قبوڵ کە خوایە لێمان قبوڵ کە خوایە لێمان قبوڵ کە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي من شيء وجبوري وخالي من قبولك وموفق يا رب